بەیانیەکی ساردە و سەرەتای ڕۆژێکی ڕەش ئیمامی عومەر وەکو ڕۆژانی پێشتر دەرئەچێ بۆ بەرنوێژیکردنی خەڵکان لە نوێژی بەیانی کە ئەگاتە مزگەوت کە قامەت ئەکرێ و دەست ئەکەن بە نوێژ وەکو ڕۆژانی تر سەفەکان ڕێز ئەکات و ئاگادارن ئەکاتەوە ئەفەرموێ ئیستەو وەتەصیلوا واعتەدیلوا لە دوای ئەمانە دەست ئەکا بە نوێژ و سوورەتی فاتحە ئەخوێنێ کە سوورەتی فاتحە تەواوەکە دەست ئەکا بە خوێندنی سوورەتی یوسف بەڵام هەر لە سەرەتاکانی سوورەتی یوسفدایە و نامەردێک هێرش ئەکاتە سەری و بە خەنجەر برینداری ئەکات دووسێ خەنجەر لە ئیمامی عومەر ئەدات لە کاتێکدا ئیمامی عومەر لە ناو نوێژدایە و ئیمامی عومەر ئەکەوێتە سەر زەوی یەکێ لەو خەنجەرانە زۆر بە خراپی لێی داوە لە ژێر زگی داوە ڕێخۆڵەی ئیمامی عومەر ئەڕژێتە سەر زەوی خەڵکان لە دواوە سبحان الله سبحان الله لێ بەرز ئەبێتەوە بێ ئاگان لەوەی ئیمامی عومەر ڕێخۆڵی وا ڕژاوەتە سەر زەوی ئالەم کاتەدا ئیمامی عومەر هەر خەمی نوێژەکەیەتی بۆ ئەوەی نوێژی خەڵکان نەفەوتێ دەستی عەبدوڕەحمان ئەگرێ لە ڕێزی یەکەم و ئەیهێنێتە پێشەوە بۆ ئەوەی نوێژەکان بە تەواو بکات ئیمامی عومەر ڕێخۆڵەی ڕژاوە و خەمی نوێژی خەڵکانەتی ئاخر پێغەمبەر لە بەلاش نەبوو لە سەرە مەرگا بۆ ئەی فەرموو ئەسەڵا ئەسەڵا نوێژەکانتان نوێژەکانتان عەبدوڕەحمان نوێژی تەواو کرد و ئیمامی عومەر کاتێک بە خەبەر هاتەوە سەیرەکات لە نێو ماڵەکەی خۆیدایە چاو هەڵەگەێنێ سەیرەکە خەڵکان چواردەوریان نێداوە و هەمووان تاساون هەمووان خەماوین خەمی ئیمامی عومەریانە یەکەم موشەکە لە زاری ئیمامی عومەر هاتە دەرەوە چی وێ باش فەرمووی ئەرە خەڵکان نوێژیان کرد هێشتا خەمی نوێژی خەڵکانێتی ماشاء الله ماشاء الله فەرمویان بەڵێ نوێژیان کرد خەڵکان پاشان بە عەبدوڵڵای کوڕی عەباسی فەرموو ئەی عەبدوڵڵا بڕۆ بزانە ئەوە کێ بوای لە من کرد عەبدوڵڵا ڕۆی بۆ مزگەوت و هاتەوە فەرمووی ئەی ئیمام ئەبوو لؤلؤەی مەجوسی بوو ئیمامی عومەر لە خۆشییان فەرمووی ئەلحەمدولله دەی سوپاس بۆ خوا کە کوشتنی من بە دەستی کەسێکە کە لە ژیانیە تاقە سوزدەیەکی بۆ خوددا نەبردووە پاشان ئاویان بۆ ئیمامی عومەر هێنا تاوەکو دەست نوێژ بکرێت دەست نوێژی گرت و نوێژی کرد اینجا ئاویان بۆ هێنا بۆ ئەوەی بیخواتەوە بەڵام کە ئاوەکەی خواردەوە ئاوەکە لە برینەکانی هاتنە دەرەوە پاشان شیران بۆ هێنا شیرەکەش بە هەمان شێوە لە برینەکانی هاتنە دەرەوە لە ژێر زگیەوە شیر ئاهاتە دەرەوە اینجا خەڵکان زانیان ئەمە کۆتایی ئیمامی عومەرە و وەفات ئەکات ئیمامی عومەر خۆشی درکی بەمە کرد هەر بۆیە بە عەبدوڵڵای کوڕی ئەڵێ بڕۆ ئەی عەبدوڵڵا بۆ لای دایکی ئیماندارانە عایشە بڵێ عومەر سەلامی بۆت هەبوو داوات لێ ئەکا ئیزنی بدەی بۆ ئەوەی لە تەنیشت پێغەمبەر و ئەبوو بەکردا بنێژرێت دایکی ئیماندارانە عایشەیش جوابی سەلامەکەی دایەوە و فەرمووی دەی بەخوا ئەو جێگایم بۆ خۆم دانابوو بەڵام ئەوە بەخشیم بە عومەر الله لەم ڕەحم و سۆزی دایکمانە عایشە عەبدوڵڵا ئەگەڕێتەوە و هەر ئەڕواتە ژوورەوە ئیمامی عومەر ئەفەرمێ ها عەبدوڵڵا چی بوو ڕازی بوو عەبدوڵڵای کوڕشی ئەفەرمێ باوە گیان بە دڵی تۆی خەمت نەبێ پاشان ئیمامی عومەر لە خۆشییان نازانێت چی بکات ئەوە چاوەڕێیەتی گیانی دەربچێت خەڵکانیش کۆڵ ئەگریێن بۆ ئیمامی عومەر ئەگریێن لەم کات و باسانەدان گەنجێک لەوێ هەڵ ئاسێ بڕواتە دەرەوە ئیمامی عومەر ئەیبینێ پۆشاکەکەی درێژە بە خەڵکان ئەڵێ ئادی بانگی ئەو گەنجەم بۆ بکەن بانگی ئەکەن
پێ فەرموویە ارفع ئیزارك پۆشاکەکەت بەرز بکەوە فإنه أتقى لربك أو التقواداري تێدایە بۆ پەروەردگارەکەت وأنقى لثوبك پاکیشە بۆ جلو بەرگەکەت. ئیمامی عومەر لەسرە مەرگا بوو فەرمانی بە چاکە ئەکرد ڕێگری لە خراپە ئەکرد. ئیمامی عومەر نزیک ئەبێتەوە لەسرە مەرگا و سەری لە کۆشی عەبدوڵڵای کوڕیایەتی بە عەبدوڵڵا ئەڵێ ئەی عەبدوڵڵا سەرم بخە سەر زەوی. عەبدوڵڵا ئەڵێ باوە گیان ئەخر فەرقی چییە کۆشی من و سەر زەوی؟ ئەڵێ سەرم بخە سەر زەوی دایکت ڕۆڵە ڕۆڵ بۆ بکات بەشکم خودای گەورە بەزەیی پێمدا بێتەوە لەسەر مەرگدا بەزەیی پێمدا بێتەوە. ئای کە سەری ئەخاتە سەر زەوی و اینجا ئیمامی عومەر کۆچ ئەکات بۆ لای دوو هاوڵە خۆشەویستەکەی